میوانی فەرهاد سەنگاویم لێرەم تا پرسیارەکانی ئێوەی لێ بکەم دەمەوێت بزانم فەرهاد سەنگاوی بەم دەنگەوە بۆ ئێستا بێدەنگە. کوردایەتی و نیشتیمان پەروەریم کردو لە ڕاستیە حیزبایەتیم نەکردو بە مەعنا حیزبایەتەکەی کە ئێستا باوە بچووکی هیچ کەس نیم، هیچ سەرکردەیەک نیم، هیچ فکرێک نیم، هیچ ئایدۆلۆژیایەک نیم، هیچ قاڵبێک نیم. چۆن ئەبێت فەرهاد سەنگاوی بچووکی شاسوار عەبدوڵواحید بێت؟ ینی حەزەکەی 1000 شاسوار بێنە لەسەر تەرازویەک داینە منە چمە سەر تاکەی تری تەرازۆکە. کوردستان بە هیچ جۆرێ ڕزگار نەبووە. فەرهاد سەنگاوی لە نێوان پارتیبوون و بەعسیبوونە کامیان هەڵەبژێرێت؟ ئیتر کوردایەتی ناکەم. ئێمە حکومڕانی هەرێمی کوردستان بە فعلی ماڵی بەرزانیە کوڕە پارتیکەی بە شەرەکەی حیزبە. ئەوایە 50 ساڵ لەمەوە پێش لە ناو قەفەزی دادگابوونایە. ئەو چوار تفەنگە شڕی یەکێتی نەبێ بەرامبەر بە پارتی بەرزانی دەبێ هەرچی حیزب و هەرچی تەلەڤیزیۆن و هەرچی سایت و هەرچی ئازادی خواز و هەرچی ڕووناکبیر و هەرچی چالاکەوانی مەدەنیە بچن لە بەمۆ خێمە هەڵدێن بۆی کە پارتی جوڵایەوە ڕاکەنە ناو ئێرانەوە. هەتا حکومڕانی عێراق مابێ ئەسڵەن شەرمەزاریە لەگەڵ ئێران و تورکیا و وڵاتانی تر هاوکاری بکەیت و تێکەڵاوی بکەیت. من بە خەڵکی کوردستان ئەڵێ مەڵم دێهاتەکانی کوردستان بمایە بەیانی چەکەماڵەگرن.